پرسی کورد لە وڵاتی سووریا یەکێکە لە گرنگترین ئەو پەڕاوانەی شایانی زۆرترین لێکۆڵینەوە و بەدواداچوونە. دەکرێت بوترێت کورد گەورەترین قوربانی دەستی ئەو ڕژێمە بووە، بە تایبەت لەسەر دەستی ئەسەدی باوک. حافز ئەسەد بە بەرنامە و لە ڕێی پاکتاوکردن و سڕینەوەی ناسنامەی کەلتوری و سیاسی و بێبەشکردنی لە مافەنەتەوەیەکانی سیاسەتی دژ بە کوردی لە وڵاتەکەی پیادە دەکرد. ئەمەش کاریگەریەکی درێژخایەنی لەسەر کوردانی سووریا هەبووە. دوای کودەتای بەعس لە ساڵی 1963 پاکتاوکردن و جیاکاری دژ بە گەلی کورد بووە بەشێک لە سیاسەتە فەرمیەکانی دەوڵەتی سووریا. سەرەڕایەوەی کورد بەشێک بوون لە پێکهاتەی نیشتیمانی لە سووریا. پێشەوەی حافز ئەسەد دەسەڵات بگرێتە دەست، ساڵی 1962 سەرژمێرێکی تایبەت لە پارێزگای حەسەکە کە زۆرینەکەی کورد بوون ئەنجامدرا. ئامانج لێسەندنەوەی ناسنامەی سووری بوو لە دانیشتوانە کوردەکەی. لە ئەنجامدا نزیکەی 120,000 کورد ناسنامەی سووریان لەدەستدا و کران بە نانووسراوەکان یان بیانیەکانی حەسەکە کە لە ڕێەوە ئەو کوردانە لە مافە بنەڕەتیەکانی وەک خاوەندارێتی، خوێندن، کارکردن لە کەرتی گشتی و گەشتکردن بێبەشکران. دوای هاتنی حافز ئەسەد بۆ سەر دەسەڵات لە ڕێی جێبەجێکردنی پرۆژەی کەمەربەندی عەرەبی لە نێوان 1963 بۆ 1976 کۆچپێکردنی هەزاران خێزانی کورد لە زەیوزارەکانیان و نیشتەجێکردنی خێزانە عەرەبەکان لە شوێنەکانیان، هەروەها دەست بە سەراگرتنی زەوی کشتوکاڵی کورد و بەخشینی بە عەرەبە هاوردەکانی ناوچەکانی دیکە و وێرانکردنی بنکە کۆمەڵایەتی و ئابووریەکانی کۆمەڵگەی کوردی و پەرتکردنیان لە ناوچە سنووریەکان درێژەی بە سیاسەتی پاکتا و دژ بە کورددا. ئامانج لە کەمەربەندی عەرەبیان بە عەرەبکردنی ڕۆژاوای کوردستان دروستکردنی کەمەربەندێکی جوگرافی بوو بە درێژایی سنوورەکانی تورکیا و عێراق بۆ جیاکردنەوەی کوردانی سووری لە کوردانی وڵاتانی دراوسێ. هەنگاوێکی دیکە دژ بە کورد بریتی بوو لە قەدەغەکردنی بەکارهێنانی زمانی کوردی لە خوێندن و قوتابخانەکان و قەدەغەکردنی بۆنە کوردیەکان و دەستگیرکردنی هەر کەسێک بەم بۆنانە هەستێت. لەگەڵ قەدەغەکردنی ناوە کوردیەکان و ناچارکردنی کوردەکان بۆ بەکارهێنانی ناوی عەرەبی بۆ منداڵەکانیان. ڕژێم ڕێگری دەکرد لە هەر جوڵانەوەیەکی سیاسی کورد و سیاسیەکانی دەستگیر دەکرد، لە دەسەڵات بێبەشی دەکردن و ڕێگری لە وەرگرتنی هەر پۆستێکی حکومیش لێ دەکردن. بەو جۆرە کوردەکان بە درێژایی دەسەڵاتی ڕژێمی بنەماڵەی ئەسەد قوربانیەکی سەرەکی بوون لە سووریا لە ڕێی کۆنتڕۆڵی میدیا و نەگەیشتنی دەنگیشیان بە دەرەوە لەسەر ئاستی نێودەوڵەتیش گرنگیان پێ نەدراوە. بەڵام ئێستا کورد پێکهاتێکی سەرەکی سووریایە و ناوچەیەکی فراوانی لە ژێر دەستدایە. چاوی لەوەیە لە سووریای نوێدا مافە زەوتکراوەکانی بەدەست بهێنێتەوە.